بەناوی خوا دیارە ئێمە وەکو لقی گەرمیانی ڕێخاوی تەندروستکارانی کوردستان دوای ئەوەی کە پەیوەندیمان پێوەکرا لەم گوندەوەکە گرفتی ئەم بنکانە بووە کە بۆ ماوەی 2 ساڵ و 6 مانگە تقریبا بنیاد دروست کراوە و نووسانش بڕکردێتەوە بۆ لە ڕێگای وزارەتی تەندروستی بۆ وزارەتی دارایی کە بڕی لە دەرخستەکە 8 ملیۆن 875,000 بۆ دابینکردنی کەرەسە و ئەساسیاتی ئەم بنکەیە بەڵام لەبەر ئەو خەیرانە و هۆی ئەو قەیرانە تا ئێستا نەکراوە لەسەر بودجێی 2017 خۆی 17 هەنەماوە دیارە ئێمە توانیمان لە ڕێگەی ئەنجومەن و بە هەماهەنگی ئەم گوندە هەموو کەرسەکان دابینکەین وەکو هاوشێوەی هەموو بنکەکانی تر لە سنووری بەرەبراتیە. ئەم بنکەیە بیناکەی لەسەر بودجێی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کراوە لە ساڵانی پێشودا بەڵام بۆی قەیرانی داراییەوە تەجهیزکردنی و دابینکردنی ئامێر و کەلوپەل و پێداویستی پزیشکی بۆی لەگەڵ کارمەندی تەندروستی بۆی کە بۆتەوەی قەیران نەماتوانی دابینیکەین بۆ سپاسەوە بۆ ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان پێشنیازیەوەیان کرد کە ئەمان دەتوانن ئەرکی تەجهیزکردن و دابینکردنی کەلوپەل و پێداویستی پزیشکی بۆ دابینکەن و هەروەها کارمەندی خۆبەخشیان بۆ دابین کردووە. ئێمەش بە سپاسەوە ئەمڕۆ هاتین کردمانەوە بە هاوبەشی ئەوان و ئینشەڵا ئەم بنکەیە بۆ ئەم گوندە و ئەم گوندانەی چواردەوری خزمەتێکی باشی ئەم سنوورە دەکات. دەستخۆشیەکەم لە ڕێکخراوی تەندروستی کوردستان دەستخۆشییان لێکم بەڕاستی هیمەتێکی چاکیان کرد عزیەتی زۆریان بوو لە ڕاستیە من لیادی ناکەم ینی بەڕاستی ئەرکێکی زۆر و ماندووبوونێکی زۆریان کێشا تاکو ئەم بنکەی تەندروستی کراوە من دەستخۆشییان لێکم وڵڵا ئەوە بە دڵنیایی و تەبعانی سە کاورە سەیرەکەی کالونەیەکی یا چتێ سەرەتاییە ئەبێ بچیا بۆ سەڵاغە یا بۆ کەلار یا بۆ دەرزیەک ئەمە زۆر شتێکی کار ئاسانیە و لە ڕاستیات شتێکی زۆر خۆشە ئەمە لە گوندەکە شتی وابێ شتێکی زۆر باش.